وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت ڕێگای دانوستان لەگەڵ ئەمریکا هیچ کات لەلایەن ئێرانەوە دانەخراوە. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا ڕایگەیاند پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان ڕێککەوتنی ئەم دواییەی نێوان ئێران و ئەمریکا و ڕێککەوتنی ئەتۆمیدا نییە، بەڵام وڵاتەکەی هیچ کات ڕێگای دانوستانی لەگەڵ ئەمریکا دانەخستووە. روند دیپلماتیک در مورد برجام و مذاکرات رفع تحریم ها ڕوتی دیبلۆماسی سەبارەت بە بابەتی ئەتۆمی ڕوتێکی تایبەتەوە ئەم ڕوتەشدا نەخراوە. لەلایەکی دیکەوە پەیوەندیی ڕاستەوخۆ لە نێوان ڕوتی ئازادکردی زیندانیان و پێدانەوەی پارە بلۆکراوەکانی ئێران و بابەتی ئەتۆمیدا نییە، بەڵام بابەتە جیاوازەکان ئەتوانن لەسەر یەک کاریگەر بن و کارکەنە سەر یەکتر. سروشتیە کە پێشکەوتن لە بوارێکدا ئەبێتە هۆی هێوربوونەوە و کردنەوەی ڕێگاکانی دیکە و کۆماری ئیسلامی ئێرانیش پابەندە بە دیبلۆماسی و دانوستان. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەروەها ئەڵێت وڵاتەکەی گەرەنتی پێویستی لەلایەن ئەمریکاوە پێدراوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەم دواییەی نێوانیان. طبیعتاً برای ما به عنوان جمهوری اسلامی ایران لای ئێمە وەکو کۆماری ئیسلامی ئێران لەم ڕێککەوتنی دواییدا دوو بابەت گرنگ بوو. یەکەم ئەوەی کە هاوڵاتیانی ئێمە کە بە هەڵە تاوانبارکرابوون ئازاد بکرێن و دووەم بەشێک لە پارە بلۆکراوەکانی خەڵک و حکوومەتی ئێران بگەڕێتەوە بۆمان. گرنتی پێویست بۆ هەردوو ئامانجەکە گیراوە و پێویستیشی بەکاتە بۆ جێبەجێکردنی تەواوی بابەتەکە. باسکردنی زیاتری وردەکاریەکان لە ئێستادا بە باش نازانی. ایران که تحت فشار غیرقانونی دولت آمریکا. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت ئەو ڕێککەوتنە سنوورداری نێوان ئێران و ئەمریکا ئەتوانێت هەنگاو و سەرەتایەک بێت بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنی ئەتۆمی و ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ کۆمەلگای ئێران. ساما سلێمانی، کورتسات نیوز، تاران.